خۆشبەختانە شەپۆلێکی باشی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و پێشبینیەکان وان کە زستانێکی تەڕ و باراناویمانە بێ. بابزانین تا چەندە گەشتوگوزاری هەرێم کاری لەسەر گەشتیاری زستانە کردووەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشتوگوزاری هەرێم. بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید سڵاو لێبێ، کاتت باش. ئامادەکاریەکانی دەستەکەتان چییە بۆ گەشتیاری زستانە؟ هیچ ئامادەکاریە کراوە؟ بەڵێ زۆر سوپاس بەیانی ئێوەی بەڕێز و تەواوی بینەران باش. دیارە وەک دەزانین کە ژمارەی جۆرەکانی گەشت و گوزار لە دنیادا زۆرن و لە وڵاتێک و بە وڵاتێک تریش جیاوازە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 500 زۆری گەشت و گوزار بوونی هەیە و گەشت و گوزاری زستانەش وەکو بەشێک لە گەشت و گوزاری سروشتی لە کوردستاندا بوونی هەیە. وەک دەزانین کە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕووی سروشتیەوە گونجاون بۆ گەشت و گوزاری زستانە و ساڵانەش لەگەڵ هاتنی وەرزی زستان و دابارینی بەفر و واسپیبوونی ناوچەکان گەشتارێکی زۆر لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و لە هەرێمی کوردستان دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش لێرە. ئێمە جوانی ئەو سروشتە خۆی وای کردووە کە گەشتیار بۆ خۆی ڕابکێشێ بەبێ ئەوەی چالاکیش هەبێ، بەڵام پلانی ئێمە ئەوەیە کە لە ڕێگەی ئەنجامدانی چالاکی و فیستیڤاڵی تایبەت بە گەشت و گوزاری زستانە ژمارەی گەشتیاران زیاد بکەین بۆ هەرێمی کوردستان. ئێمە لە ساڵانی ڕابردوو چەند چالاکیێکی تایبەتمان بە گەشت و گوزاری زستانە ئەنجامەدا. بۆ نمونە خلیسکێری سەربەفر لە چای پۆڕەک یاخود سەرکێشی ماهۆڕسواری سەربەفر لە چای حەسەنبەر. بۆ ئەم ساڵەکەش ئێمە دەمانەوێت لە سەرجەم ئەو شوێنانەی کە شیاون بۆ ئەنجامدانی چالاکی تایبەت بە گەشت و گوزاری زستانە چالاکی و فیستیڤاڵ ئەنجام بدەین لە سلێمانی، لە هەولێر و لە دووکەوچیش. ئێمە خۆشبەختانە ئەگەر بەراوردی ساڵانی ڕابردوو بکەین تایبەت بە گەشت و گوزاری زستانە دەبینین جیاوازی هەیە. جاران خزمەتگوزاری گەشتیاری لەو شوێنانە بوونی نەبوو، بەڵام ئێستا خۆشبەختانە چەند شوێنێکمان هەن وەکو چای ئەسمەر، چای کۆڕەک، چای بابکۆ، چای زاوا ڕۆژەی گەشتیاری لێ هەیە و هەروە خزمەتگوزاری گەشتیاریشی لێ هەیە. گەشتیار دەتوانێت لەوێ بمێنێت. وەکو گوتم پلانی ئێمە وایە بۆ ئەم ساڵەکەش وەکو ساڵانی ڕابردوو زیاتر گرنگی بەم زۆرێک گەشت و گوزار بدەین کە زۆرێکی زۆر گرنگی گەشت و گوزارە و وەک دەزانن کە لە تەواوی دنیاش کاتێککە وەرزی زستاندا دێت ناوی نراوە وەرزی سستبوونی گەشتیاری. بەڵام ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە لە دەستەی گەشت و گوزار ئەوەیە کە گەشت و گوزارێکی بەردەواممان هەبێ، واتە تەنها فۆکەسی ئێمە لەسەر وەرزی هاوین نەبێ یاخود تەنها پشت نەبەستین بە بۆنەکان. ئێمە دەمانەوێت بگەین سستەینەبڵ تۆریزم، سیاحە موسەدامە و بە لە هەموو وەرزەکان چالاکیمان هەبێ بۆ ئەوەی گەشتیار بە درێژایی ساڵەکە بوو لە شوێنی گەشتیارەکانی هەرێمی کوردستان. بەڕێز ئیبراهیم، ئێوە پلانەکانی خۆتان داڕشتووە یانەوەی چاوەڕێی بەفر و بارانەکە کەن بێت و گەشتیارەکە خۆی ڕوو لە هەرێم بکات و ئێوە و کاتە وا بڵێن ڕێو شوێنەکان بگرنە بەر. ئێستا پلانەکان چین؟ ینی هیچ فستیڤالێک شتێکی لەو شێوەیە لە پلانتانە ڕێکی بخەن لە بەروارێکی دیاری کراوە بۆی کە گەشتیار ڕووبکاتە هەرێم؟ خۆی بێگومان ئێمە هەردانە نیشتین و چاودێری ڕەوشەکە. بێگومان ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوامین سەبارەت بەوەی وادەی کەی ئەو چالاکیانە جێبەجێ دەکەن. ئەمە دەگەڕێتەوە سەر ئەوەی چەپاردۆخی کەشوهەوا خۆتە زانیە گەشت و گوزاری زستانەوە بۆ نمونە یەکێک لە چالاکیەکان کە زۆر باوە لە گەشت و گوزاری زستانە خلیسکێنی سەربەفرەیە. تۆ دەبێ وادێک دیاری بکەیت کە گونجاو بێت، ینی بەفرێکی زۆر باری بێت کە تا بتوانین ئەم چالاکی ئەنجام بدەین. ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەری گشتەکانمان لە سەرجەم شار و شارۆچکەکان لە پەیوەندی تەواوداین بۆ ئەوەی بەهاوبەشی لەگەڵ کەرتی تایبەت بتوانین ئەم فیستیڤالانە ئەنجام بدەین. بێگومان بۆ ئەم ساڵەکە چالاکی تایبەتمان دەبێت بە گەشت و گوزاری زستانە لە سەرجەم پارێزگاکان. ئەو گوتم بە هەمانجی لەگەڵ کەرتی تایبەتە بێ. وەک دەزانین کە بەهۆی ئەو بارودۆخێکە لە هەرێمی کوردستان هەیە، ئەو قەیرانەی کە هەیە بەڕاستی تا ئێستا نەتوانراوە بودجەیەکی پێویست تەرخان بکرێت تایبەت بە گەشت و گوزاری زستانە. لەبەر ئەوە ئێمە زیاتر لەگەڵ کەرتی تایبەت هەوڵ دەدەین هەماهەنگ و هاوکار بین بۆ ئەنجامدانی ئەو جۆرە چالاکی فستیڤالانە. بێگومان لە پلانی ئێمەدا هەیە و لە پلانی 8 ساڵی ئێمەشدا هەیە. وەک ئەگەر ئاگادار بن لە ئێستادا ئێمە لە دەستەی گەشت و گوزار
پلانێکی هەر ساڵەمان ئامادە کردووە لە ڕووی تیۆریەوە پلانەکە تەواو بووە ئەوەی ماوەکە بچێتە قۆناغی جێبەجێکردن لە زمانی ئەو پلانەدا گەشت و گوزاری زستانە گرنگجێکی تەواوی پێدرا. باشە بەڕێزی برایم هەندێک لە هاوڵاتیان یان گەشتیاران زۆر جار کلی یان زۆرێک لە ڕەخنە سەرنجیانەیە لەسەر ناوچە گەشتیارەکان بە تایبەت ڕەنگە لەوە زستاندا ڕێگەکان یا تووچۆ دەڵێن خراپە لە هەندێک شوێن بێگومان. ئایا دەستەی گەشت و گوزار هەوڵی یاوە کە کاراسانی بۆ دەستگەشتن یا بۆ گەشتنی گەشتیار بکە بۆ ناوچانەی کە سەختن بەڵام گەشتیار حەز دەکا بیان بینێ؟ بەڵێ ئێمە خۆشمان هەست بۆ کەم کوڕیانە دەکەین و هیچ کاتێکی شەرمان لەو نەکردە کە خۆمان باس دەکەم کوڕەکانی خۆمان بکەین لەبەر پێمان وایە هەنگاوی یەکەم بۆ چارەسەرکردنی هەر کێشە و گیر و گرفتێک بریتێ لەوەی کە تۆ دەستنیشانی بکەیت و باسی بکەیت. ئێمە دەزانین کە کێشەی ڕێگەوبان هەیە بۆ زۆرێ لەو شوێنانە نەک تەنها تایبەت بە گەشت و گوزاری زستانە ئەو شوێنانی کە زستانە بەفری لە دەبارەت تەنانەت بۆ زۆر شوێنی تری گەشتیاریش لە وەرزەکانی تریشدا گەشتیار کێشەی ئەوە هەیە کە ناتوانێت بگاتە ئەو شوێنە یان خزمەت گوزاری پێویستی هەیە تۆ بەس نییە بۆ ئەوەی شوێنێکی سروشتی جوانە تێبێت دەبێت خزمەت گوزاری گەشتیاری لێبێت لە ڕووی ژێرخانەوە بە جۆرێک بێ کە شیای ئەو بێ گەشتیار سەردانی بکاتن. وەکو گوتم لەو پلانە 8 ساڵێکی ئێمە ئامادەمان کردووە سەرجەم پندەکان لە خۆیەگرێ هەموو ئەو ئاستەنگ و بربەستانە باسکراون لە پلانەکەدەوە چارەسەریشیان بۆ دۆزراوەتەوە. ئێمە بەو هیوای ئەوەی کە لە ساڵی ئایندەکە ئەم پلانە دەچێتە واری جێبەجێکردنەوە زۆرێ لەو کێشانە چارەسەر ببن و بگەینە ئاستێکە لە ئاسی تموحی ئێمەدا بێت لەبەر ئەوەی هەیە لە ڕاستیدا ئێستا خۆشمان زۆر لی ڕازینین بۆیە بەردەوام هەوڵی ئەوە دەدەین کە چارەسەری ئەو کێشە و گیری گرفتانە بکەین و دوجاریش ژمارەی گەشتیاران بەرز بکەینەوە کە ئامانجی سەرەکی ئێمە لە بەرزکردنەوەی ژمارەی گەشتیارانیش بکە لە زیادکردنی داهات بۆ هەرێمی کوردستان. بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس کە لەگەڵمان بوو، سپاس بە زانیاریەکانت.